ئێوە هەوڵتان چی بووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی کە کێشەی نیشتە جێبوونە لە هەرێمی کوردستان. حکوومەت هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەیتوانی ئەم کێشەیە چارەسەر بکە بەبێ ئەوەی 1 سنتیشی بچێت. حکوومەت کەم تەرخەم بووە لە ناحیەی دروستکردنی یەکە نیشتە جێبوون یاخود جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە لە پەرلەمان دەرچووە. هەفتا وەرەقەمدایە سەداوای 127 وەرەقەت کە دەکەن. ئەم کێشەی بنەوەیە 127 وەرەقی لە چێرم دەبی تەکسەکەم فرۆشم دەکا من هیچم نەکرد. ئەو خەڵکە بڕی 7,000 دلاری تا ئێستا شەریکە 1 دیناری وەرنەگرتووە بڕی ئەو 7,000 دلارە ونە دیار نییە. لەو سەرمایەدارە تەنها یەکیان وتیان تا ئێستا پارەمان نەخورا 59یان پارەیان لێ خورا لەلایەن بەرپرسانەوە.